مامۆستا چەندی یەکەم درم خۆش نییە، هەنی نازانم چ بکەم. لەگەڵ دینداری و عیبادەتا چۆنیت؟ وەڵاهی باشن ئەلحەمدولillah. نوێژەکان دەکەیت؟ وەڵاهی بۆ خوای جاری وایە لە ئیشێمە پێم ناکرانی زەرم زۆر مەشغولیان لە فکرم من نییە. زۆر باشە. براگیان تۆ طبعاً بینت لەگەڵ خوایە خۆش نییە، ئەو بینە ئاوەدان نییە. ئەمە بکەن بەیاسە، هەر کەسێ بینی خۆی لەگەڵ خوایە ئاوەدان نەکات، خوا قەت دڵی ئاوەدان ناکات. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. أما ياسايا ما قاعدة كاكيا هەر کەسێک بینی لەگەڵ خوایە خۆش نەبێت، ئەو بینەی ئاوەدان نەکرد بێتەوە، دایمەن دڵی تەتونە. ئەگەر ماوەیەکی کەمش دڵی خۆش بێت دڵتونیەکەی بۆ گەڕێتەوە. بۆیە من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. بەڵام ئەگەر ئەو بینەت خۆش بوو، دەست لە حراما نەبوو، حەڵال خۆر بوویت، دیندار و خواناز بوویت، ئەو کاتە فلنحيينه حياة طيبة. ژیانێکت پێ بەخشیە پڕ بێ لە خۆشی و لە کامەرانی و لە میرەبانی. بۆی قوربانگیان ئەبێت کە وەکی لە تاوانەکانت و هەوڵ بیت ئەو سیلەیە نەبچڕێنی. تۆڵی لەبەر ئیش لەبەر مەشغەڵەت ناتوانم نوێژەکانم بکەم. ئەوە یعنی ئەوە چی قسەیەکە؟ ئەوە تۆ گەورەی خوات بۆ دەرنەکەوتووە. خوا لە دڵتا گەورە نییە و خۆشەویستی خوا لە دڵی تۆیان کەمە، کەوا ئەڵێم لەبەر ئەوە تۆ ئیشەکەت بەلاوە گرنگترە. ئەها كلا بل تحبون العاجل وتذرون الآخرة. خوا لە کوێیە گلەیمان لێکا؟ لە قورئانە. دەربارەی چی؟ دەربارەی ئەوەی کەوا ئێمە زۆر دنیامان خۆشەوێ بەڵام قیامەتمان فرامۆش کردو وازمان لێهێناوە. بۆی ئەگەر ئەتەوێت دڵت پڕ بێ لە ئارامی، پڕ بێ لە سەکینەت و لە خۆشی، بینی خۆت لەگەڵ خوایە چاکە، هەموو شتەکان چاکە بێت. مامۆستا گیان زۆر سوپاس، زۆرم ئەزیەت دێ. ڕەفیق قوربان مامۆستا، خوا زۆرم خۆش دەوێت. مامۆستا وعد دەدەم لەسەر دەستی تو ئینشاڵڵا ناوپاش یەک نێژم ناڕوە. ئینشاءڵڵا خوای گەورە زیاتر هیدایەت دەدا کاکە گیان. مامۆستا زۆر سوپاس، زەکاتم گرتی مامۆستا، زۆر سوپاس. خێر بێ قوربان.